سڵاوی خوای گەورەتان لەبێ خۆشەویستە. ئاخۆ تاوەکو ئێستا چەند جار بەسەرکەوتووی کەشتێکان لەسەر ڕووی مەریخ دانیشتونەتەوە و وێنەیان ڕەوانە کردوتەوە. بابێکەوە لەو ڤیددیۆیەدا سەیری گرنگترین و ناودارترین ئەو وێنە پانۆڕاماییانە بکەین کە لەلایەن کەشتی ئاسمانیەکانی سەر بە ئاژانسی ناسا ڕەوانە کراوەتەوە، چونکە تەنها تاوەکو ئێستا کەشتێکانی ئاژانسی ناسا سەرکەوتنیەوە دەسێناوە لە نیشتنەوە بە سەرکەوتووی لەسەر ڕووی مەریخ و ناردنی وێنە و داتایەکان. نۆ پانۆراما هەن کە بەیەکەوە سەیریان دەکەین لە نێوان ساڵانی 1976 تا ساڵی 2021. ئێستا یەکەم دیمەن کە وەری دەگرین بۆ یەکەم پانۆرامایە کە لە مێژوو دەگاتەوە سەر هەسارەی زەوی لە هەسارەی مەریخەوە، ئەویش لە ڕێگەی کەشتی ئاسمانی ناسراو بە ڤایکینگ 1 کە لە تەمموزی ساڵی 1976 لەسەر هەسارەی مەریخ دانیشتەوە و تا 11 ساڵی 1982 لە پەیوەندیکردن هەرما بوو، لە دواییدا بە تەواوی پەیوەندی لەگەڵیدا پچرا بە سەدان وێنەی یەکجار زۆر نایاب بۆ سەرڕووی ئەم هەسارەی وەرگرت و تەبعەن ئەو کەشتی ڤایکینگ 1 و لە دوای ئەو ڤایکینگ 2 هەردووچان بە ڕێگەیەکی نێزیک لەوەی کە پەرسیڤێرانس پێ دانیشتەوە لەسەر هەسارەکە دانیشتنەوە. جیاوازیەکە ئەوە بوو کە کرێن لێرە بەکار نەهات، بەڵکو یەکسەر لە دوای هێورکردنەوەی خێرایی بە پەڕەشوت سیستەمی موشەچی لە خودی کەشتیەکە لە ژێرەوەدا بەسترا بوو و ئەمە وای کرد کە خێرایەکەی کەم بێتەوە و بە سانایی لەسەر ڕووی هەسارەی مەریخدا بنیشێتەوە. ئایزان ئەم دیمەنە لە ناوچەیەک وەرگیراوە کە پێی دەڵێن کریس پلانیشیا لەسەر هەسارەی مەریخ. زوم دەکەین لەسەر وێنەکە، سیر دەکەین کەوە چەند بەشێک لە کەشتیەکە لێرەدا دەرچووە و ئەوەی کە لە دواوەش دیارە ئاسمان و خاک و خۆڵی هەسارەی مەریخە کە بێگومان کوالیتی ڕسمەکە هەرچەندە ساڵی 76 بەڵام کوالیتی زۆر بەرزە. سیرکەم بەڕێزان خاک و خۆڵی هەسارەی مەریخ لە وێنەیەدا کە دەرکەوت خاکێکی گڕکانیە، بەردەکانی زۆر لە بەردی گڕکانی هەسارەی خۆمان هەسارەی زەوی دەچێت و بێگومان وێنەی ڕەنگاوڕەنجیشی هەیە، بەڵام وێنەی ڕەنگاوڕەنجی کوالیتی بەرزی ڤایکینگ 1 بەداخەوە گەڕام بە دەستم نەکەوت، بەڵام ئەو ڕەش و سپیە بە کوالیتێکی زۆر زۆر بەرز دەستم کەوت و ویستم پێتیان بە ئێوەی ئازیز و خۆشەویست نیشان بدەم. کەواتە خۆشەویستان، یەکەم دیمەن کە لە هەسارەی مەریخ بە دەستمان گەیشتەوە لە ساڵی 1976 و ئەوەی دەیبینین وەکو ئاماژەم پێدا دەشتایەکانی ناوچەی کریس پلانیشیایە لەسەر هەسارەی مەریخ بە کامێرای کەشتی ئاسمانی نیشتوو نەک گەڕۆک وەک پەرسیڤێرانس و کریۆسیتی کە ئەویان ناسراو بوو بە ڤایکینگ 1. سیرکەن بەڕێزان، پانۆرامایەکی 360 پلەی تەواو. هەموو لایە جوگرافیەکان لەو وێنەیەدا دەرکەوتووە: باکوور، باشوور، ڕۆژهەڵات و ڕۆژئاوا. بێگومان ئەو وێنانە بەڕێزان وێنەی چەند پارچەیەکە، یان مۆزاییکی پێ دەڵێن، وێنەی مۆزاییکی پارچە پارچەیە لێک دەدرێت و لە کۆتاییدا ئەو دیمەنەمان بۆ دەردەخات. ئەوە چەند بەشێکی کەشتێکەیە هەلێرەدا دەرچووە و لە خوارش دیارە ئەوانە. کەواتە خۆشەویستانم، ئەوە ڕووی هەسارەی مەریخە بە کامێرای ڤایکینگ 1 لە ساڵی یان تەمموزی ساڵی 1976. باش، لە دوای ئەو ڤایکینگ 2 لە 3 ساڵی 1976 لە ناوچەی یۆتۆپیا پلانیشیا نیشتەوە، واتە دەشتایی یۆتۆپیا. یۆتۆپیا مانای زەوی خەیاڵ دەدات. لە 3/76 نیشتەوە تا 12/4/1980 پەیوەندی لەگەڵیدا مابوو. سیرکەم بەڕێزان، ئەوە پانۆرامایەکی تەواوە بە کوالیتێکی زۆر بەرز و ڕەنگاوڕەنگ
زوم دەکەمە سەر وێنەکەی بەڕێزان سیرکەن خاک و خۆڵی هەسارێ مەری خاک و خۆڵێکی گڕکانیە و ئەو دیمەنەی کە دەیبینن ئاسمان بەردەوام لەسەر هەسارێ مەریخ بەو شێوەیە وەکو ئاسمانێکی تۆز و خۆڵاوی بەردەوام وایە تیشتی خۆرش بێگومان کاریگەری تەواوی خۆی هەیە دنیای وەکو دەڵێن ڕۆناک کردوتەوە دنیای مەریخی بە تەواوی ڕۆناک کردوتەوە و ئەوەی کە دەیبینن ئەوە بەشێکە لە کەشتێکە دەرچوە کە پێی دەڵێن تاوێری کەشناسی یان تاوێری ئامێرە کەشناسیەکان خێرایی با و ئاراستەکەی و واروەها ڕێژەی شێ لە هەوادا وەری دەگرت هەموو داتایەکانیشی ناردەوە و ئەوەی کەشتی ڤایکینگ دوش بۆ زەوی ناردەوە ئایزان ئەوەی کە سەیری ئەو وێنەیە دەکات وا هەست دەکات کە لە بیابانێکی زۆر گەرم دانیشتیتەوە بەڵام لە ڕاستیدا خۆشەویستامە و دیمەنەی کە دەیبینن تقریبان کاتژمێ 12 نیوەڕۆ بە کاتی مەریخ وێنەکە وەرگیراوە پلەی گەرمی 6 لەژێر سفری سیلیزیە واتە 6 تحتە سفر یەکجار زۆر ساردە بەڕاستی و یەکجار زۆر وشتیشە ئەوە کەش و هەوای بەردەوامی هەسارەی مەریخە بە شێوەیەکی گشتی و ئەوانەی کە دەبینن بەشەکانی خوارەوە ئەوانە بەشێکن لە کەشتێکە دەرچووە و ئەلێرە دەبینن لەبەر هەڵکردنی با تۆز و خۆڵ لەسەر هەندێک لە ئامێرەکان نیشتۆتەوە کەمێک زوم دەکەمە سەر ئێرە سیرکەم بەڕێزان بەڕاستی کوالیتی ئەو وێنانە هەرچەندە دەگەڕێنەوە بۆ ساڵی 76 سیرکەن کوالیتی چۆنە بەڕاستی سەرسوڕهێنەرە ئەو وێنەیە هەسارەی مەریخ و بەردەکانیشی بە زۆری بەردی گڕکانیە یعنی ڤۆڵکانی ڕۆکس سیرکەم بەڕێزان و بێگومان کاریگەری نزمبوونەوەی پلەکانی گەرما و بەرکەوتنی بەردەوامی ڕووی هەسارەی مەریخ بە تیشکە گەردونیەکان و با بڵێن تەنۆچکە بارگاویەکانی خۆر ئەو ژینگە سەختەی کە لەسەر مەریخدا هەیە بەڕێزان وا دەکات کاریگەریەکی زۆر لەسەر بەرد و خاک و خۆڵەکەی جێبێڵێ بەبیرتان دێنمەوە بەڕێزان پلەی گەرمی کە لە وێنەیەدا دەیبین و پلەی گەرمی کە وەرگیراوە لە کاتی وەرگرتنی ئەو وێنەیە 6 لەژێر سفری سیلیزی بووە سیرکەن ئەو بەردانە ئەو جۆرە بەردانە سەر هەسارەی زەوی گەلێک زۆرن بە تایبەتی لە ناوچە گەڕکانیەکاندا ئەو ناوچەیەش وەکو باسم کرد ناسراوە بە یۆتۆپیا پلانیشیا یان دەشتایی یۆتۆپیا یەکەمین وە جوانترین وێنەی پانۆرامایی ڕەنگاوڕەنگی هەسارەی مەریخە کە دەگاتەوە دەست زانایان سیرکە بەڕێزان ئەمە بەردەکانی سەر ڕووی هەسارەی مەریخە بەبیرتان دێنمەوە وێنەیە لە ئەیلولی ساڵی 1976 وەرگیراوە و گەڕاوەتەوە زەوی ئەوە شوێنی تاقیکردنەوەیە باسکێکی ڕۆبۆتی هەیە بێگومان سامپڵ و نمونەی خاک خۆڵەکەی لێرە وەرگرتووە تەسەوڕکەن هەسارەیەک بۆ تەمەنی گەیشتە نزیکەی زیاتر لە 4 ملیار کەس ببورن 4 ملیار ساڵ و کەسیش لەسەر ئەو هەسارەیەدا نییە بەڵام لێرەدا دەبینین شوێنی ئاکتیڤیتی و چالاکی ئادەمی زادی لەسرە زۆر سەیر و ناوازەیە بەڕاستی ئێستا ڤایکینگ جێ دەڵین بەڕێزان لە دوای ساڵی 1976 لە ساڵی 1997 کەشتێکی ئاسمانی بەناوی پاثفایندەر و گەڕۆکێکی بچووکی لەگەڵ بوو ناوی سۆجەرنەر بە سیستەمی باڵۆنی لەسەر هەسارەی مەریخ دانیشتنەوە وەک تۆپێک کەوتە سەر هەسارەی مەریخ چەند جارێک هەڵقۆزیەوە و دابەزیەوە تا وەستا لە کاتی ئستقرار و لەنگەرگرتنی وەکو گوڵێک بۆ سێلا بوو طبعاً ئەمە باسی ساڵی 1997 دەکەین و کەشتی پاثفایندەر کەشتێکی شوێنگەیی بوو و تەستێشن بوو نەدەجوڵاوە لە 4 هەفتی 97 لە سەر هەسارەی مەریخ دانیشتەوە لە ناوچەیە کە پێی دەڵێن دەشتایەکانی ئاریس ڤیلز کە پێشبینی دەکرێت لەو ناوچەیە لافاوی زۆر گەورە کاتی خۆی ڕوویداوە و وێنەکانی مانگە دەستکردەکان بە تایبەتی ڤایکینگ 1 و ڤایکینگ 2 خولگەیی ئەوانەی بە دەوری مەریخدا دەخولانەوە کاتی خۆی وێنەی ئەو شوێنیان گرتووە لە ئاسماندا ئاسەواری داخورانێکی گەلێک مەزن لەو ناوچەیەدا هەبووە کە پێشبینی دەکرێت
لافاوی مەزن لەو ناوچەیەدا بەر لە نزیکە 3 ملیار ساڵ ڕوویداوە بێگومان ئێستا وشکە. زوم دەکەینە سەر ئەو وێنەیە کە بەڕاستی سەرسوڕهێنەرە لە ڕێگەی کەشتی وێزگەی پاثفایندەر وەرگیراوە. سیرکەم بەڕێزان ئەوەی خوارەوە بێگومان چەند بەشێکە لە کەشتێکە دەرچووە و ئەوە تاوێری کەشناسیە ئەوانە هەستەوەرەکانی خێرایی با تۆمار دەکەن. سیرکەم بەڕێزان تقریبان نفسی بورن نفسی شێوازی بەردەکان کە لە ڕێگەی ڤایکینگ 2 لە یۆتۆپیا پلانیشیا وەرگیرا لێرەش لە ئاریسفیلز لە ڕێگەی پاثفایندەر سیرکەن بەڕێزان کاریگەری با و کاریگەری ئاوی کۆن لە مێژووی ئەو ناوچێدا چۆن جێپەنجەی جێشتووە. بەردەکان بە هەمان شێوە پێکاتەی گڕکانین و تەپۆلکەلمی لێرە و لەوێ پەرش و بڵاون و ئاماژە بۆ دەدەن کە چالاکی با لەسەر هەسارەی مەریخ زۆر چالاکە. ئەوە بەشێکە لە پاراشوتەکە ئەم باڵۆنەکە دوای بەتاڵکردنی لە هەوا نیشتۆتەوە و ئەوەش سۆرال پانێلەکانیان تەختەخۆریەکانە کە شێوازی گشتی وەکو گوڵێکی سێپەلکی گەورە وایە دوای کرانەوەیان. سیرکەم بەڕێزان ئاسمانی مەریخ لە 76 کەوێنی جرا بوو هەمان شت لە 97 دووبارە بۆ ئەو بەردە ناوی یوگیە ئەو بەردە گەورەیە گاشە بەردێکە و ئەوەش یەکەم گەڕۆک لە مێژووی هەسارەی مەریخدا کە بەسەریدا ڕۆیشت سۆجرنەر بوو. سۆجرنەر کە بچووک بوو بەڕاستی بەڵام بەڕاستی شۆڕشێکی گەورەی ناوە لە بواری گرتنی وێنە و ناردنی داتا و ڕۆیشتنە سەر خاچی مەریخدا. سیرکەم بەڕێزان ئەوە ئاسەواری تایەکانیتی و ئەوە ڕەمپەی نیشتنەوەیتی لەسەر ڕەمپەکەی لێرە هاتە خوارەوە و بە دەوری خۆیدا خولایە و پسپۆران لێرەدا ویستیان تێستی تەواوی هەموو سیستەمەکانی ڕۆیشتنی ئەو گەڕۆکە بکەن چونکە تایەکانی بۆ یەکەم جار بوو تاقی بکرێتەوە کە هەر یەک لەو تایانە لە شوێنی خۆیدا جوڵە دەکەن واتە سربەستن لە جوڵە و بۆ یەکەم جار بوو کە گەڕۆکێک لەسەر هەسارەی مەریخدا بە سەرکەوتووی بڕوات. ئەوەیان گەڕۆکی سۆجرنەر بوو و لەگەڵ ئەو گاشە بەردە بێگومان لە زەویەوە فەرماندرا سۆجرنەر کە زۆر لەو بەردە نزیک بێتەوە و لە ڕێگەی ئامێری شیکردنەوەی شەبەنجی تیشتی ئەکس ئەو بەردە شی بکاتەوە. بەڵام لە وێنەی دیکەدا هەیە کە زۆر لێ نێزیک بووتەوە تا ڕادەیەک هێندە نەما بوو وەرگەڕێت چونکە ئەو تایی با بڵێن وەکو دەڵێن ئەو تەکەرەی لای پێشەوە لای ڕاست ئەو بەردە کەوت و بەرز بۆوە و تەواوی لاشەی گەڕۆکەکە بەرز بۆەوە هێندێ نەما بوو بەسەر لای چەپدا وەرگەڕێت بەڵام پسپۆران زۆر بەهێمنی کشاندیانە دواوە و لە کارەساتەکە ڕزگار بوون. سیرکە خۆشەویستان ئەو بەردەن ناونراوە بارنەکل بێڵ و زۆر بە ئاشکرا ئەکتیڤیتی و چالاکی با لەو بەردەدا دیارە کە چەند بەهێزە لم و خۆڵ لە دواوەیدا کۆ کردوتەوە. بەردەکانی دیکەش هەمان حاڵەتیان بەسەردا هاتووە سیرکەن تەرەسوبات یان نیشتنەوەکانی تۆز و خۆڵ لە دەرەنجامی چالاکی با زۆر بەوازەحی لێرە دیارە و ئەلێرەدا و ڕەمپەکەیە کە باسمان کرد سۆجرنەر لەسەری داهاتە خوارەوە و ئەو بەردانەی کە دەبینن بەڕاستی ئەوە نیشان دەدەن کە ئەو ناوچەیە ناوچەیەکی گڕکانی بووە چالاکی گڕکانی گەورەی لێ بووە. ئەو توین هێلز واتە گردی دوو لووتکە ئەلێرەدا دەیبینین ئەو گردە تەپۆڵکە گردێکی ئاساییە لەسەر هەسارەی مەریخ لە ناوچەی ئاریسڤیلزدا بە دیارکەوت و ئەو ناوچەیە کە ئێستا لە بەرچاوی ئێوەی ئازیز و خۆشەویستە ئەو ناوچەیە با بڵێین ئەوە بە باخچەی بەردەکان ناونرا ڕۆک گاردن. لێرەدا دەبینی بەردەکان ئەوانی کە فلاتن تۆز و خۆڵ یان خۆڵی مەریخی بە ئاسانی لەسەریاندا نیشتۆتەوە. ئەو گەشتە واتە گەشتی پاثفایندەر و سۆجرنەر تا 27 نۆی ساڵی 97 بەردەوام بواتە تەنها سنووری 3 مانگ ئەو پرۆسەیە بەردەوام بوو. بەڵام بەداخەوە لە دواییدا سۆجرنەر واتە ئەو ڕۆڤەرە بچووکە لە گەشتەکانیدا لێرەدا بەردەوام بوو ئەو ناوچانەی هەموو بەسەر کردەوە هاتە ئێرەش دوایی لێرەدا خولایەوە ئالێرەدا لەنگەری گرت و بە تەواوی لە کار کەوت و ئاخر ئیتیسال لەگەڵ ئەو سیستەمە پاثفایندەر و سۆجرنەر لە
27 نۆی ساڵی 1997 بەڵام بەڕاستی شۆڕشێکی گەورەی نایەوە لە بواری دۆزینەوەی هەسارەی مەریخدا. زۆر چاکە. لە دوای ئەو لە ساڵی 2004 دوو کەشتی یان دوو گەڕۆک لەسەر هەسارەی مەریخ دانیشتنەوە بە هەمان سیستەمی سۆجرنەر، ئەوی ببورن بە هەمان سیستەمی پاثفایندەر کە ئەوەیان ئەینەن بە هەمان شێوە وەکو تۆپێک کەوتە سەر هەسارەی مەریخ، دوای بە پەرەشوت خێرایی کەم کرایەوە وەکو تۆپێکی پڕهەوا کەوت دوای لەنگەرگرتنی بۆوە کە بۆوە گەڕۆکێک لەسەری داهاتە خوارەوە کە بە ناوی سپیریت بوو لەگەڵ ئۆپۆرتونیتی. سپیریت لە 4/1/2004 ببورن لە نێو ناوچەی ناسرااو بە چاڵی گۆزیف کراتەردا نیشتەوە و ئەو یەکێ لەو پانۆرامانە بۆ ئێمە ڕەوانە کردوەوە. سێرکەم بەڕێزان بە هەمان شێوەی حاڵەتەکانی پێشوو خاچی مەریخ هەروە خۆی بە سۆر نیشان دەدات. ئەو ڕنگ سوورە لە بیر چوو پێتان بڵێم دەگەڕێتەوە بەوەی کە خاچی مەریخ زۆر دەوڵەمەندە بە ئاسن، بە ئۆکسیدەکانی ئاسن FeO3، بۆیە خاچی دەتوانین بڵێن بە جۆرەکان ژەنگی هەڵیناوە و ئەو ناوچانەش لە هەرێمی کوردستان لە شەقڵاوە لە سۆرێک زۆرەوە لە پێنجوێنیش زۆر دەست دەکەوێت ئەو جۆرە خاک و خۆڵە. سیرکەم بەڕێزان ئەوە تەبعاً ئەو گالیس ئەو گەڕۆکە شەشتاییە ئەوە بەشێکی خۆیتی لە خوارەوە دەرچووە، تەمان 306 پلێ ئەو وێنەیە، بۆیە هەموو بەشەکانی کەشتێکە لە ڕێگەی کامێرای ماست کام تاوێرەکە کە کامێراکانی لەسەرە دەرکەوتووە. ئەو ناوچەیەش بە ناوچەی وەکو باسم کرد گۆزیف کراتەر ناسراوە و سیرکەن بەڕێزان بە تەختەخۆرەکانی تۆزێکی زۆری لەسەر نیشتۆتەوە تۆزخۆڵ، ئەمە وای کرد کە دروستکردنی یان بەرهەمێنانی وزەی کارەبای کەم بێتەوە سپیریت و دوایین کۆنتاکت لەگەڵی لە 22/3/2010 بوو بەداخەوە لە ناو لم چەقی تەکەرەکانی لە ناو لم لە ناوچەی وڵای ناوچەکەم نەبیت نمایە ترۆی، ناوچەی ترۆی لە سەرڕووی مەریخ لە گۆسیف. پسپۆڕان وایان دەزانی ئەو ناوچەیە لمێکی تۆزێکتوندا، بەڵام کە شتێکە گەڕۆکەکە بەسەری داچوو بەداخەوە وردە نقوم بوو تا ئەوە بوو چەقی و لە ئاخر پەیوەندی لە 22/3/2010 بوو. سیرکەم بەڕێزان خاچی مەریخ لێرەدا تەبعاً کوالیتی بەرزترە ئەو وێنانە، دیمەنەکان زۆر جوانن و جارێکی تریش بەردی گڕکانی لەسەر هەسارەی مەریخدا زۆر وازح دیارە. ئەوەی زۆر سەرنجی زانایان ڕای دەکێشا خۆشەویستان سیرکەن ئەو جۆرە بەردانەیە کە زۆر تەنک بۆتەوە، ئەوەش بەهۆی چالاکی زۆر بەهێزی بە کە دەنگکۆڵە لمەکان و خۆڵەکان هەردەگرێت و بۆ بەردانە دادەدا تاوەی لێدێت هەمویان حەفر دەکایان کەشکارەکانی یان کاریگەریتی کەشکاری لەسەر بەدیار دێخی و ئەمە وا دەکات سیرکەم بەڕێزان ئەو بەردە چۆن حەفر بووە، ینی چۆن هەڵکەندراوە ئەو بەرد و لمە وردانەی کە بەهۆی تەوژمی خێرایی باوە بەری دەکەوێت تووشی داخورانی کردووە تا لە کۆتاییدا ئەم شێوازە سەیرانی بەمە نیشانداوە یان بەرهەم هێناوە. ئەوە بەردی ئاساییە و ئەوەش بەردی گەرکانیە، وازح دیارە ڕەنگەکانیە. خۆشەویستانم و بێگومان پلەی گەرما لەو ناوچەیە کە وێنەی گیراوە 66 پلە لە ژێر سفری سیلیزی وە. خۆشەویستانم یەکجار زۆر سارد و یەکجار زۆر وشک. ئەوە سروشتی هەسارەی مەریخە. سیرکەن ئەو گاشە بەردانە هەمووی بەردی گڕکانی و ئاسمانی مەریخیش بێگومان هەر بە سۆر و پرتەقالی خۆی نیشان دەدات کە ئاماژەیە بۆ ئاسمانێکی تۆز و خۆڵاوی زۆر. و لێرەدا بەڕێزان ئەو ناوچەیە ئاسەواری کارتێکردنی ئاویشی تێدا دۆزراوە و بڕێکی یەکجار زۆر خوێ لە ژێر خاچی سوور هەلگەڕاوی ئەو هەسارەیەدا هەیە، چونکە شوێنی ڕۆیشتنی گەڕۆکەکە ئێستا پێتان نیشان دەدەم سیرکەن بەڕێزان. ئەلێرەدا سپیریت بە شێوەیەک لە شێوەکان چەقی گەیشتە ناو ناوچەیەکی لماوی زۆر نەرمونۆڵ فشەڵ و تێیدا چەقی، بەڵام پسپۆران توانیان بە کارامەی بیکشێنەوە دەری بێنن. بەڵام مفاجەعەکە لەوەدا بوو کاتێک کە سەیریان کرد ناوچەیەکی زۆر سپی وەک پاودەر لە ژێر ئەو خۆڵە دەرکەوت. سەرەتا ویان زانی بەفر و سەهۆڵە، بەڵام لە دواییدا دەرکەوت
لە ڕێگەی شیکردنەوەی بە ڕێگەی ئامێرەکانی خۆیدا دەرکەوت کە ئەوە خوێیە. ئەمەش نیشانەیەکی تەواوە لەسەرەوەی کە ئەو ناوچەیە کاتی خۆی وەکو دەریایەکی مەزن بووە و نیشتەنیەکان لێرەدا ماوەتەوە خۆڵ بە ئاسانی کەلاکەوتووە خوێ لە ژێرەوەی دەرکەوتووە. ئەو چەقینە خێری تێدا بوو بۆ پسپۆران کە وای کرد بزانن خاچی مەریخ لەو ناوچەیەدا زۆر دەوڵەمەندە بەو جۆرە نیشتەنیانەکە ئەوەش ئاماژەیە بۆ بوونی ئاوێکی یەکجار زۆر لە مێژووی کۆندا. لێرەدا شتێک بەسەر ئەو کەشتی هات بێگومان کە لێرە چەقی تەکەری لای پێشەوەی لای دەستە ڕاستی دوسە چەپی ببورن تووشی جامبوون هات ڕق بوو چیتر نەدەسوڕاوە و گەڕۆکەکە ناچار بوو ئەو تایە ڕاکێشی بە دوای خۆیدا. بەڵام دیسان هەم دەیبین خۆشەویستان لەگەڵ ڕاکێشانی چونکە وەکو تایەکەی دیکە ناڕوا بە ئاسانی وەکو ئەوە تەمەشا دەکەن ئەو تەکەرە لەگەڵ ڕۆیشتنی خاکەکەی هەڵکۆڵیوە و خوێ لەگەڵیدا دەرکەوتووە کە ئەو هەمووی بووە هێمای ئەوەی کە ئەو ناوچەیە کاتی خۆی کاریگەری ئاوی زۆر لەسەر بووە. سیرکەم بەڕێزان بە گشتی سەیری پانۆرامایەکەی سپیریت دەکەین کە چەند جوان و دڵڕفێنە. لە دوای سپیریت ئۆپۆرتونیتیمان هەیە کە دەستە خوشەکەی ئەوە ئەویانە سپیریت لە 4/1/2004 نیشتەوە ئۆپۆرتونیتی لە 25/1/2004 نیشتەوە لە ناوچەیەکی زۆر جیاوازتر کە بە میریدیانی پلانۆم ناسراوە. میریدیانی پلانۆم هەر خۆی لە خۆیدا ئاسەواری ئاوێکی یەکجار زۆر لە ئاسمانەوە دیترا کەشف کرا لە ڕێگەی کەشتی مارس ئۆدیسێ و مارس گلۆبەل سێڤێر و مارس ریکۆنسنس ئۆربیتەر. بۆیە پسپۆران بڕیاریاندا کە ئەو کەشتیە لەوێ بنیشێننەوە. سیرکەم بەڕێزان ئەوە چاڵێکی نەیزەکی زۆر گەورەیە بە ناوی ڤیکتۆریا بەداخەوە ئەوە کەم لەبیر نەماوە تیرەکەی چەندە بەڵام چاڵێکی بەرکەوتنی نەیزەکی گەورەیە. سیرکەم بەڕێزان بێگومان کوالیتی هێشتا لەوەی بەرزتر هەیە وێنە بەڵام سەیریکەن ئەوە تەپۆلکە لمی بچووکە لە دەرەنجامی چالاکی بە خۆڵ دێتە ناو ئێرە کۆ دەبێتەوە لم دروست دەکات و ئەوەش لایەکی یان لێوارێکی چاڵی ڤیکتۆریایە لەسەر ساری مەریخ. سەرکەم بەڕێزان ئەو بەردەپانانە ئەو بەردانە کە دەیبینن هەمووی ئاماژەیە بەوەی کە ئەو ناوچەیە کاتی خۆی ئاو بووە بە ئاودا پۆشراوە تەنها ئاو دەتوانێت ئەم جۆرە کەشکارە دروستکاوە ئەم جۆرە کاریگەریە بنێتەوە. سێکن خۆشەویستان تۆزە سەر سۆلەر پانێلەکان یا تەختەخۆرەکان نیشتۆتەوە و ئەوەش ئەنتێنای های گەین ئەنتێنای وەرگری بەرزە و ئەوەش ئەنتێنای وەرگری نزمە هەردووچیان بۆ پەیوەندیەکان بەکاردێت و بۆ ناردنی وێنە و داتا و زانیاریەکان و ئەلێرەدا سەی دەکەین خۆشەویستان ئەو ڕیتمە لە ئەو جۆرە بەردەی کە دابەش بووە بە تەواوی بە پانتایی ئەو ناوچەیە هەر هەمووی داپۆشیوە و هەر ئەمووی ئەوە ئیشارەتە بۆەوەی کە ئەو ناوچەیە کاتی خۆی زۆر دەوڵەمەند بووە بە ئاو بۆ ماوەی دوور و درێژ لە ناوچەیەدا لەنگەری گتۆ وەستاوە وشک بۆتەوە دیسان هاتۆتەوە و نیشتەنیەکانی دروست کردیەوە برایانی زەویناس زیاتر پسپۆڕن لەو بوارە بەڵام هەر بە کورتی بیرۆکە یەکتان بدەمێ و ئەوەش پانۆراما سەیر و سەمەرەکەی ئۆپۆرتونیتی بەداخەوە لە دەی 6/2018 تەسەوەرکەن بەڕێزان لە 2004 بەردەوام بوو هەتا 2018. ئەو ساڵی من بە چاوی خۆم تەبانەوەم دیت لە ڕێگەی تلسکۆپ کە هەسارەی مەریخ بە تەواوی پرتەقاڵی هەلگەڕابوو لەبەرەوەی جێژەڵوکەیەکی تۆز و خۆڵی گەورەی زۆر مەزن سەر تاپای هەسارەی مەریخی داگرت تیشتی خۆری ون کرد. ئەوە بوو بەداخەوە لە دەی 6/2018 لەبەر بەرنەکەوتنی تیشتی خۆر بە تەختە خۆریەکانی گەڕۆکی شەشویلی ئۆپۆرتونیتی چیت کە نەیتوانی وزەی کارەبا بۆ خۆی دابینکە پاتریەکانی لە کار کەوتن و پلەی گەرمی هیتەرەکانی کوشانەوە پلەی گەرمی زۆر نزم بووە. ئەوە بوو بە تەواوی بەداخەوە لە دەی 6/2018 گەڕۆکی شەشتایی ئۆپۆرتونیتیش لە کار کەوت لە نێو دەشتایی میریدیانی پلانۆم. ئەوەش ئۆپۆرتونیتی پاشان ئاژانسی ناسا ئەو جارە بیری کردەوە کە کەشتێکی کە بنێرێ لۆ ناوچەیەکی جیاواز ناوچەیە کە نزیک لە جەمسەری
بەستووی باکوور کە بە بەفری وشک داپۆشراوە کە گازی یەکەم ئۆکسیدی کاربۆنە و لە ژێرەوەشی بەفری سەهۆڵی ئاو H2O هەیە. بێگومان نەیانتوانی بگەنە ئەو ناوچەیە لەبەرەوەی زۆر سەختە لە هێڵەکانی پانی نزمتر لە جەمسەری باکوور نیشتنەوە بەڵام نزیک لە جەمسەری باکوور. فینیکس لاندەر. فینیکس واتە باڵندەی ئاگر یان ئەلعنقا ئەوە یەکێکە لە ئەفسانە کۆنەکان. فینیکس لاندەر بە سەرکەوتووی بە سیستەمی موشەکی خۆی لە 25/5/2008 لە ناوچەی ناسراو یان ناونراو بە گرین ڤالی لە ڤاستیتاس بۆریالس ئەوە ناوچەیەکی جوگرافی لەسەر مەریخ نیشتەوە لە 25/5/2008 نیشتەوە و دوایین سیگنال کە گەیشتەوە زەوی لە 11/12/2008 بوو بەداخەوە بەهۆی نزمبوونەوەی یەکجار زۆری پلەکانی گەرمە ئەو سۆلەر پەنێلانە نەیتوانی زیاتر وزەی کارەبا بەرهەم بهێنێت بەڵام بە هەر حاڵ بۆ ماوەیەکی بەرچاو ئیشی خۆی کرد. سیرکەم بەڕێزان ئەگە دیمەنەکە نزیک بکەمەوە ئەو ناوچانە ئەوە بەشێکی کەشتێکی کە لە خوارەوە دەرچووە وێنەی پانۆراماییە. خۆشەویستانم ئەلێرە مفاجعەیەکی زۆر گەورە ڕوویدا. کاتێک کە کەشتیەکە نمونەی خاک و خۆڵی وەرگرت هەڵی کەند تەماشایان کرد مادەیەکی سپی دەرکەوت. ئەو کاتە وەیان زانی ئەوە هەمان حاڵەتەکەی سپیریتە واتە خوێە کە سپیریت کاتێکە تایەکەی چەقی لە نێو لمدا مادەیەکی سپی دەرکەوت ئەو کات وەیان زانیەوە سەهۆڵە بەڵام دەرکەوت خوێە. وەکە حاڵەتی فینیکس لاندەر کە خاکەکەی هەڵکۆڵی لە ڕێگەی ئامێرێکی تایبەت مادەیەکی سپی دەرکەوت ئەو کات وەیان زانی خوێە بەڵام بە تێپەڕبوونی نزیکەی ماوەیەکی نزیکەی کاتژمێرێک ئەو مادانە بە تەواوی ون بوون ئەو مادە سپیانە ون بوون یەکسەر سەرنجی زانانی بۆ خۆی ڕاکێشا کە دوای لێکۆڵینەوە شیکردنەوە بۆ ئەو ناوچەیە دەرکەوت ئەوە سەهۆڵە. خۆشەویستانم سیرکەن زۆر بە دیقەت ئەو چ مانایەک دەدا؟ مانای ئەوەی دەدا کە خاچی مەریخ هەندێک ناوچەی هەیە بە تایبەتی ناوچە جەمسەریەکان کە بە بەفر داپۆشراوە ئەو چینە خۆڵە لابدە یەکسەر سەهۆڵ بە دیار دەکەوێت ئەوە سەهۆڵی ئاوی پاکە H2O کە زۆر بە وازەحی لێرە وەکو شەختە بە دیار کەوتووە لەبەرەوەی پاڵە پەستۆی هەوا لەسەر سارێ مەریخدا زۆر کەمە و پلەی گەرمی زۆر نزمە ئاو بە هیچ شێوەیەک بە شلی نابینرێت بەڵام بە سەهۆڵی زۆرە کەواتە ئەو حاڵەتە شۆڕشێکی دیگەی ناوە لە دۆزینەوەی ئاو لەسەر هەسارەی مەریخ. سەیری و پانۆرامایە بکەن بەڕێزان کە بە دقەتێکی یەکجار زۆر وێنەی گیراوە. ئەو ناوچانەی کە دەبین خانەیە ئەوە خانەیەک ئەوە یەکی دیکە و ئەلێرە زۆر بە وازەحی خانەکان دیارە هەر هەمان ناوچە لە جەمسەری بەستووی باشووردا هەیە ئەو ناوچانەی کە بە خۆڵدا پۆشراوە کە بەفری لێ دەخشێتەوە و بە هەمان شێوەش لە دوورگەی گرینلاند هەمان ئەو ریتمی خانەی خاچیان دۆزیوەتەوە کە بەفردای دەپۆشێ پاشان دەخشێتەوە و هەموو کاریگەری کەشکاری و کاریگەری بەفرە لەسەر ئەو ناوچەیە بە هەمان شێوەش هەمان شوێن هەمان حاڵەت لە ناوچەی ناسراو بە گرین ڤالی لەسەر هەسارەی مەریخ لە ڕێگەی کامێرای فینیکس لاندەرەوە بینرا. بە دوای پانۆرامایەکەدا دادۆڕین خۆشەویستانم سەیر دەکەین بە هەمان حاڵەت ئاسمانێکی پرتەقاڵی و ئەوەی دەشبینین ئەوە دوای وەرگرتنی نمونەی خاک و خۆڵ دیار هەندێک لەسەر ئێرەدا ڕژاوە و هەندێک خۆڵ لەسەر سۆلار پانێلەکان تەختەخۆرەکاندا نیشتووە و ئەمەش ئامێرەکانی کەشوهەوا و تۆمارکردنی خێرایی باە ئامێرێکێک جار زۆر تاقیکردنەوەیکی زۆر لەسەر خاک و خۆڵەکەی ئەنجامدرا و ئەمەی کە دەیبینین پانۆرامای سەر ڕووی هەسارەی مەریخە لە ڕێگەی کەشتی نیشتنەوەیی فینیکس لاندەر کە گوتم لە 25/5 نیشتەوە 2008 و ئاخر پەیوەندی لە 11/12/2008 بووە. ئەوە فینیکس لاندەر. باش لە دوای فینیکس ئەو جارە ئاژانسی ناسا گەڕۆکی کریۆسیتی لەسەر ڕووی هەسارەی مەریخدا نیشتاندەوە بە سیستەمی کرێن ئەوەی کە دیتمان بە چاوی خۆمان لە پەرسیڤێرانس لە 18/2 ئەو ساڵ.
سەیری یەک لە پانۆڕامایەکان دەکەن تەبعاً ئەوە پێشکەوتووترین و ورترین کامێرای لەسەردانرا شکل و شێوازی ڕێک وەکو پێرسیڤرانس وایە کریۆسیتی ئەینە لەسەر 6 تایە گەورەی ئەلمنیۆمدا دەڕوات بە هێزی وزەی ناوچیدا دەڕوات و هەموو ئامێرەکانی کە ئێستا لەسەر پێرسیڤرانسەیە تەبعاً پێشکەوتووتر لە کۆپی ساڵی 2012 هەمان ئەو جۆرە ئامێرانە لەسەر کریۆسیتیش هەبووە. کریۆسیتی لە 6/8/2012 لە نێو چاڵی مەزنی گیێڵدا نیشتەوە کە چاڵێکی بەرکەوتنی نێزەکی زۆر گەورەیە. ئێستا دەین باز دەکەین خۆشەویستانم ئەو ناوچەیە هەر بە ئاشکرا کاریگەری ئاوی کۆن لەسەریدا ماوەتەوە. ئەگەر دیقەت بدەنێت تۆزێک نزیکە لە هەمان حاڵەتی جیۆلۆجی یان تۆپۆگرافی ئەوەی کە ئۆپۆرتونەتی لە میریدیانی پلانۆ وێنەی دەگرت ئەو ناوچەیە هەر هەمووی ناوچەی دەریایەکی زۆر گەورە بووە کاتی خۆی بەڵام وشک بووە. ئەو وێنەیە کە گەورە دەکەین کوالیتی بە ئاسانی لەدەست نادا خۆشەویستانم بەڕاستی دیمەنێک یەکجار زۆر دەڕفێنە ئەو شاخانە دەبین ئەو شاخ نییە خۆشەویستانم ئەوە لێواری چاڵە مەزنەکەیە تەمەشاکەن دەبی ئەو چاڵە چەند مەزن بی لەسەر هەسارێ مەریخ ئەو نەیزەکە گەورە یان ئەو هەسارۆکەیە کاتی خۆی بەر نزیکە 3 ملیار ساڵ بەری کەوتووە. ئەوانە ئەو ناوچە خێڵە سپیانە لەسەر هەسارەی زەویدا هەن و هەمووی ناوچەی نیشتنەوەی کانزاکانن کە کاتی خۆی لەبەر تەسیری بوونی ئاودا نیشتۆتە لەنێو کەلێنی بەردەکان و دوای ئەوەی ئاوەکە وشک بووە با هاتووە بەردەڕقەکانی یان بەردە نەرمەکانی لاداوە گاشە بەردە نەرمەکان و کانزا ڕقبووەکان ئەبەو شێوەیە دەرکەوتونە. ئەوە هەمووی هێمای بوونی کاریگەری ئاوە لە مێژووی ئەو ناوچەیەدا سیرکەم بەڕێزان بەڕاستی دیمەنێکی زۆر دەڕفێن و سەرسام کارە کە دەیبینین و ئەوەش چەند بەشێکە لە کریۆسیتی کە لێرەدا دیارە بێگومان برا بچووکتان ئەژیچەتۆ ناوی لە نێو ئەو کەشتیەدا ئەو گەڕۆکەدا تۆمار کرد و بە کۆدی تایبەتی خۆم وەوە حیساب کە ئێستاکە منیش لەسەر هەسارەی مەریخ لەگەڵ سەدان هەزار کەس لەسەر ئاسی جیهانیدا ناویان تۆمار کراوە لەسەر هەسارەی مەریخدا دەڕۆین دە ئینشاءڵڵا بەڵکو نەوەکانی داهاتوومە بە پێی خۆیان لەسەر هەسارەی مەریخدا دەڕۆن ئینشاءڵڵا. سیرکەم بەڕێزان کاریگەری داخوران لەگە با تەوژمی با چی لێ کردووە لە سێبەرەکەی زۆر وازەح دیارە. ئەگەر بچینە ئەولاتر دوور سیرکەین ئەو ناوچە بەرزایەمان دێتە پێشتاوە لە پێش ساوی ئەوەی عزیز و خۆشەویست ئێمە ئاز دەکەین کە ئەوە چینە گردێکی بەرز بێ بەڵام لە ڕاستیدا خۆشەویستم ئەوە شاخێکی 5 کیلۆمەتر بەرزە کە بە شارپ ناسراوە چیای شارپ لە دەرەنجامی بەرکەوتنە نەیزەکیە یەکجار زۆر تند و بەهێز و مەزنەکەدا بەر لە سنووری 3 ملیار ساڵ پێش ئێستا دروست بووە. سیرکەم بەڕێزان ئێمە وا دەزانین ئەوە ناوچەیەکی گردێکی تەپۆڵکە گردێکە لە دووڕا دیارە بەڵام زۆر دوورە و بەرزاییشی لە لووتکەکەی لێرە دەگاتە 5 کیلۆمەتر لەسەر ئاسی ڕووی مەریخدا. ئەوە ناوچەیەکی زۆر دوورە کریۆستی زەحمەتە بیگاتەیە بێگومان کریۆستی تا ئێستاش لە کارکردن هەر بەردەوامە. سێکە خۆشەویستم ئەو تەپۆڵکە لمە جوانە بەڵام پێشی بچین سەر تەپۆڵکە لمەکە سەیر دەکەین لێرەدا ئەو ئامێرانە لێرەدا زۆر بە وازحی دیارە هەر هەمان ئامێری UHF ئێرسال ناردنی شەپۆڵ و وەرگرتنی هێماکان لە زەویەوە ناردنی وێنە ئەوە ئەنتێنای UHF های گەین ئەنتێنا و ئەوە ئەنتێنای لۆ گەین ئەنتێنای وەرگری نزمە بە هەمان دوو سیستەم ئێستا لەسەر پەرسیڤرانسدا هەیە. سیرکەم بەڕێزان ئەوەشیان موەلیدە بەهێزەکەی هێزی ناوچیە کە پلۆتۆنیۆمی تێدایە و پاتریەکان بۆ ماوەی 14 ساڵ بەردەوام شەحن دەکاتەوە. ئەو تەپۆڵکە لمە یەکجار زۆر جوان و سەرنجڕاکێشە خۆشەویستان سەیریکەن بەڕاستی سوبحان الله شتێکی جوان ناسک و سەرنجڕاکێشە. ئەوە بە تەپۆڵکەلمی نامیب ناسراوە نامیب هێڵ واتە گردی نامیب کە بێگومان نزیکە لە کریۆستی ئەوە دوور نییە و بەرزاییشی زۆر نییە
ممکنە 2 متر تا 3 متر بەرز بێت و کەوتۆتە دواوەی کریۆسیتی. بەڕاستی دیمەنێکی یەکجار زۆر جوانە، خاستن ئەگە پێکەوە سێرکەین لەگەڵ چیای شارپ، چیای مەزنی شارپ لە دوور ڕادیارە. و ئەوەش هەوایی یان ئالێری ئەوە UHF بگوتمان، ئەوە لۆ گەین ئەنتێنایە. ڕاستی دەکەمەوە ئەوە ئەنتێنای وەرگری بەرزە، های گەین ئەنتێناکە بە هەمان سیستەم ئێستا لەسەر پەرسیڤیرانسدا هەیە. یەکێ لەو شتانەی کە تووشی گەڕۆکی کریۆسیتی بۆ کێشەکان ئەوەیە کە تایەکانی تووشی داخوران و کونبوون بوون. ئالێرەدا دەیبینن، ئەلێرانە زۆرە. ئەوەش پسپۆڕان حسابی وەزنی زۆر، وەزنی قورسی ئەو کەشتیان ئەو گەڕۆکان نەکرد کە نزیکەی تەنێک دەبوو، بۆیە کاریگەری خۆی لەسەر تایەکاندا جێهێشت. بەڵام تاکو ئێستا لە کارکردن بەردەوامە کێشەی نییە. دەرس وانە وەرگیرا کە بۆ پەرسیڤرانس ئەو هەڵەیە دووبارە نەکرێتەوە. ئێستا تایەکانی پەرسیڤرانس گەورەترە بە 2 سانتیمەتر و ئەستوتریشە، لە هەمان مادەی ئەلەمینیۆمی زۆر ڕق پێک هاتووە. سیرکەن بەڕێزان، ئەوە لایەکی دیکەی ئەوە قەراغی چاڵەکەیە و ئەو ناوچەیەش وەکو ئاماژەم پێدا کاتی خۆی بە ئاو بە تەواوی داپۆشرا بوو. ئەوەش پانۆراما نازدارەکەی کریۆسیتیە. لە دوای کریۆسیتی ئاژانسی ناسا کەشتێکی دیکەی ڕەوانە کرد بە ناوی ئینسایت. ئەو کەشتیە بەڕێزان نازانم سەرکەوتنی وەدەستهێنا لە نیشتنەوە لە ناردنی داتاش، بەڵام بەداخەوە زۆر جێگای سەرنجڕاکێشی نیە، هەندێک کێشەی توش بووە. واتە بەو شێوەیە نەبوو کە پسپۆڕان چاوەڕوانیان دەکرد، ئەگەرچی وێنە و داتای ناردۆتەوە، داتای زۆر باشیشی ناردۆتەوە دەربارەی چالاکی بوومەلەرزەیی و تەوژمی با پلەکانی گەرما هەتا دوایی، بەڵام نە دیمەنەکانی و نە دەرەنجامەکانی بەو شێوەیە نیە. بەڵام بە هەر حاڵ بە سەیری ئەو پانۆرامایە بکەین. ئینسایت لە 26/11/2018 لە ناوچەی ئیلیزیۆن پلانیشیادا نیشتەوە، تاوەکو ئێستاش لە کارکردن هەر بەردەوامە، پەیوەندی لەگەڵ زەوی ماوە. سەیر دەکەین بەڕێزان ئەو پانۆرامایە بە ڕێگەی هاوێنەیەکی زۆری چاوی ماسی وەرگیراوە بۆ ناوچەی دەوروبەری شوێنی نیشتنەوە کە شاکارێکی ئاوا سەرنجڕاکێشی زۆر تێدا نییە وەکو ناوچەکانی دیکە. و بێگومان ئازیزان ئەو کەشتیە ئینسایت ئامێری زۆر گرنگی تۆمارکردنی بوومەلەرزەیی دانا و تێستیشی کرد، بەڵام وەکو نازانم وەکو باسی دەکەمە تا ئێستا دەرەنجامەکانی زۆر ڕوون و دڵخۆشکار نییە. لە کۆتاییدا دەین لە دوایین گەڕۆک کە نیشتەوە لەسەر هەسارەی مەریخیان کەشتی ئاسمانی کە نیشتی بێتەوە گەڕۆک بێت. پەرسیڤرانسە جەنابتانۆکو ئاگادارن بێگومان ئەوە یەکێکە لە وێنە ئاساییەکان، هێشتا کوالیتی زۆر بەرز هێشتا نەهاتووە. پەرسیڤرانس وەکو ئاگادار بووین لە 18/2/2021 لە چاڵی جەزیرۆ کراتەردا نیشتەوە کە شوێنی دروستبوونی دەلتایەکی زۆر زۆر گەورەی پێوە دیارە و کاتیش ئەو ناوچەیە کاتی خۆشی ئەو ناوچەیە دەریاچەیەکی گەورە بووە. هەر سێ ئەنتێنا لێرە زۆر زۆر جوان دیارن: ئەنتێنای UHF، ئەنتێنای وەرگری نزم و ئەنتێنای وەرگری بەرز های گەین ئەنتێنا لێرەدا دیارە. و ئەوەش خۆشەویستانم ئەو براوە خوشکە بەڕێزانەی کە ناومان ڕەوانەی سەر هەسارەی مەریخدا کردووە، ناویان ڕەوانە کردووە، ناوی برا بچووکتانیش ئەوەتە ئەلێرە لە نێو سێ نەخشەی ئەلکترۆنیان سێ مێمۆری بچووکدا ئەلێرەدا چەسپێنراون. ئەوەی کە دەبینرێ لێرەدا بەڕێزان ئەوە بەشێکە لە دەلتایەکان کە شکلی لە ئاسماندا ئەگە سەیریکەین وەکو لق و پۆپی دار وایە، بەڵام لێرە وەکو شاخی مەزن خۆی نیشاندان. لە ڕاستیدا بەڕێزان ئەوە یەکێکە با بڵێن لەو لقانە کە لە سەر ڕووی مەریخدا ئاوا دەبینرێ. ئەوە چیانە، ئەوە هەمووی مادەی نیشتنی ئەو زەیە کە کاتی خۆی هەمووی فڕەدەدا ناو ئێرە و بەرزایشی نزیکەی 1 کیلۆمەتر دەبێت. سیرکەن خۆشەویستانم، ئەوەش یەکێ لە پانۆراما کوالیتی نزمەکانە، هێشتا کوالیتی بەرز نەهاتووە بۆ گەڕۆکی پەرسیڤرانس بۆ سەر هەسارەی مەریخ. و ئینشاڵڵا لە داهاتوودا ئەگەر چ گرفت ڕوونەدات پەرسیڤرانس لە ڕێگەی کامێرای سوپەرکام دەتوانێت دیمەنی یەکجار زۆر دڵڕفێن و ورد بۆ ناوچەی
جەزیرۆ کراتەر بۆمان ڕەوانە بکاتەوە. کەواتە خۆشەویستانم ئەوەی ئاماژەم پێدا ئەو گەشت ئەو پانۆڕامایە نەبوون کە لە ساڵی 76 تا ئێستا بەدەستمان گەیشت، ئەوە پێرسیڤرانس، ئەوەیان ئینساید، کریۆسیتی، فینیکس لاندەر، ئۆپۆرتونیتی، سپیریت، مارس پاثفایندەر، ڤایکینگ 2 لەگەڵ ڤایکینگ 1. سڵاو ڕێزم قبولکەن و ئینشاءالله سوودتان لێ وەرگرتووە و فکرەیەکتان وەرگرت کەوە مرۆڤ بۆ یەکەم جار لە ساڵی 76 یەکەم کەشتی ئاسمانی سەرکەوتووی لەسەر سارەی مەریخدا نیشتاندەوە و وێنەشی ڕەوانە کردەوە. خواتان